دیارە مادەوەژبەرەکان من بۆ 16 ساڵ بێ کار لە بواردا دەکەم دائیمەن لە زیادبووندا بووە لە کەمبوونەوەدا نەبووە و ئەم ساڵ پارکەوە بوو بە پار بۆ 2019 لای ئێمە 291 کەس دەستگیر کراون بە فەرمانی دادوەر لەوانە 32یان بەداخەوە ئافرەتە و بازرگان و بەکارێنەری شانتیایە دیارە لە هەموو دنیادا لە 100 کۆنتترۆلکردن نیە دیارە بەو سمینار و کۆبوونەوە و ئەوانە خەڵک ئاگادار کرێتەوە لە مەترسی ئەو مادەوەژبەرانە و ئێمە بە هەموو لایەکمان وا بکەین کەمی بکەینەوە دیارە من زیندان بۆ کەسی بەکارێنەرواتە سزم بە باش نازانم لەبەرەوەی ئێمە 446 کەسمان گرتوێتەوە کە دووبارە و سێبارن کە حکم بوون 2 جار بۆ 3 جاری کە دەستگیر کراوەتەوە لەبەرەوە حەقا ئەمانە سنتەرێ بکرێتەوە کە پێمابێ لەو قانون تازەشدا ئەوەیە کە سنتەرێ بکرێتەوە بۆ کەسانە کە چارەسەر بکرێن لەوێ و بە تەندروستێکی باش بچنەوە ناو کەس و کاریان و بەڵام دەبێت ئەو سنتەرانە خەڵکی شارەزا لە بواری نێژنی مادەوەژبەرەکان کاری تیا بکەن دکتۆر بێت توێژەریەوەی کۆمەڵایەتی بێ هەموو لایەنەکان بەشدار بن. ئێمە لە سلێمانی یەک بەشی تایبەتمانەیە بە ناوی سنتەری چارەسەری نەخۆشی دەرونیەکانەوە و لەناو ئەم بەشەیە بەشێکی تایبەتتر هەیە با بڵێن کە تایبەتە بە توشبوانی ئەوانەی کە ئالوودەن بە مادەهۆشبەرەکانەوە ئەو نەخۆشانەی کە سەردانی ئێمەکەن بە دوو جۆر سەردانمانەکەن یاخود لەلایەن یەکێک لە دکتۆرەکانی دەرونیەوە ئەنێرێت بۆ ئەو نەخۆشخانەیە و لەوێ داغڵ ئەکرێت و چارەسەری پێویستی بۆ ئەکرێ یاخود هەندێک جار بەهۆی ژەهراوی بوون بە مادەهۆشبەرەکانەوە ئەچێت بەشی فریاکەوتنی سلێمانی لەوێ کە فەحسی بۆ ئەکرێ و ئەزان کە ئەمە مادەی هۆشبەری لە ڕادەیەکی زیاتر خواردو و ڕەوانەی ئەوێ ئەکرێ و هەندێک جار یعنی ئێمە ئەبێ ئەو ڕۆشنبیریە بە خەڵک بگەێنین کە سنتەری چارەسەری نەخۆشی دەرونیەکان بەشێکی پزیشکیە و هیچ پەیوەندێکی نییە بە ئاسایش و بە پۆلیس و بەو کەسانی ترەوە چەندەها نەخۆش خۆیەت ئەڵێ من ئالوودەم بە یەکێک لە مادەهۆشبەرەکان و ئەمەوێ ڕزگارم بێت لەم دەردەی کە تووشم بۆ و ئێمەش بەپی پێویست کۆمەڵێک چارەسەری پێویستی بۆکەین بەپی ئەو مادانی بزانین چی بەکارهێناوە بۆ هەر مادەی و پرۆتۆکۆڵی تایبەتی خۆی هەیە بۆ وازهێنانەکەی لەگەڵ ئەوە شارڕاهێنانەوەی دەرونی بۆ ئەکرێت توێژەری تایبەتمان هەیە توێژەری دەرونی هەیە توێژەری کۆمەڵایەتی هەیە و بەردەوامی بین لە چارەسەرەکەی هەندێک جار چارەسەرەکە تەنها ئەوە نییە کە چەند ڕۆژێک لە خستەخانەیە بمێنێتەوە بەڵکو دوای ئەوە ڕێنمایی و بەرنامەیەکی تایبەتی بۆ دائەنین لەوانەیە بۆ 6 مانگێک ئێمە لەگەڵ ئەم کەسایە خەریک بین بۆ ئەوەی جارێکی تر دەست پێ نەکاتەوە یعنی ئێمە ئەبێ بزانین کە کێشەکە تەنها لە وازهێنانە نییە هەندێک لەم نەخۆشانە وازهێنانەکەیان ئاسانە بەڵام کێشەکە ئەوەیە کە دوایی ئەگەڕێتەوە سەری و جارێکی تر بەکاری ئەهێنێ ئێمە ئەو کەسانی کەوا بێ ئاخینە بەرنامەیەکی تایبەتەوە بە هەفتانە بێ یاخود بە مانگانە بێت سەردانی تایبەتی بۆ دانین لەگەڵ توێژەری دەرونیەکانمانە دانیشتنی بۆ ڕێکەخین لەگەڵ توێژەری کۆمەڵایەتەکانە دانیشتنی بۆ ڕێکەخین ڕێنمایی تایبەتی ئێنێ بۆ ئەوی جارێکی تر دەست پێ نەکاتەوە.